کەسانی بەتەمای خوێندنن لە وڵاتی کەنەدا بۆ ساڵی 2025 ئەو کەسانی ئەیانەوێت کۆلێژێکی 2 ساڵی هەڵبژێرن دیپلۆما بڕوانەمەی دیپلۆما بەدەست بێنن لە وڵاتی کەنەدا تکایە سەیری ئەم ڤیدیۆ بکە تا کۆتاییەکەی. هاوڕێیان وەکو خۆتان ئەزانن یاساکانی وڵاتی کەنەدا ئەمساڵ گۆڕانکاریەکی زۆری بەسەرداهات بە تایبەتی بۆ خوێندن و وەرگرتنی قوتابی بیانی. بۆیە تۆ ئەگەر بەتەمای ڤیزەی خوێندنی ئەتر بخوێنیت لە کەنەدا تکایە ڕەچاوی ئەم خاڵانی خوارەوە بکە بۆی ڤیزەکەت ڕەفز نەبێتەوە. یەکەم، زۆر گرنگە کۆلێژێکی پەبڵک واتە کۆلێژێکی حکومی هەڵبژێریت و کۆلێژەکەت ئەهلی نەبێت. ئەی باشە من چۆن بزانم کۆلێژەکەم حکومیە و ئەهلی نییە؟ ناوی کۆلێژەکەی کە هەڵت بژاردووە لە گۆگڵ بینووسە، لەلایەوە لە دەستە ڕاست لە بەشی دیسکریپشن نووسراوە کە ئەمە کۆلێژێکی پەبڵکە حکومیە یاخود ئەهلیە. خاڵی دووەم، تأکید بکەرەوە کە کۆلێژەکەی تۆ لیستی لەناو ئەو لیستی ئەو کۆلێژانەیە کە باوەڕپێکراو لە وێبسایتی سەرەکی حکوومەتی کەنەدا www.canada.ca ناوی کۆلێژەکەت هەیە. لینکەکەی لەژێر ئەم ڤیدیۆدا ئەنێم بۆ کەسانەی ئەیانەوێت سەیری ئەو کۆلێژە بکەن کە بزانن باوەڕپێکراوە یاخود نا. خاڵی سێیەم، ئەو پرۆگرامەی هەڵی ئەبژێری ئەکید بکەرەوە کە مۆڵەتی مانەوەی دوای خوێندنیت لەگەڵە. ئێستا ئەم سکرینشۆتەی ئەیبینن لە بەرچاوتانە کۆلێژێک هەڵەبژێری. ئەم کۆلێژە لەلایەوە هەر لە وێبسایتی کەنەدا نووسراوە پۆست گراجوێت وەرک پەرمت یەس یان نۆ. ئەبێت یەس لە تەنیشتیەوە هەبێت، واتە مۆڵەتی مانەوەی دوای خوێندنی لەگەڵە و تۆ بەبێ هیچ کێشەیە کە خوێندنەکەت تەواو کرد ئەتوانی کارێک بدۆزیتەوە و لە کەنەدا بمێنیتەوە. خاڵی چوارەم، هەوڵ بیە کۆلێژەکەت لەو هەرێمانە بێت کە قەڵەباڵغ نین، واتە دوورکەوەرەوە لە هەرێمی بریتیش کۆلۆمبیا یان دوورکەوەرەوە لە هەرێمی ئۆنتاریۆ، هەوڵ بە هەرێمەکانی وەکو سەسکەچوان یاخود نۆڤا سکۆشیا، پرنس ئەدوارد ئایلەند یان نیوفنلاند یان هەر هەرێمێکی تر کە ڕێژەی وەرگرتنی قوتابی بیانی کەمە، ئەو هەرێمە هەڵبژێرە بۆ خوێندن یاخود ئەو کۆلێژە هەڵبژێرە لەو هەرێمەیە لەبەرەوەی چانسی وەرگرتنت زۆر بەرزترە. جگە لەوەی کە کۆلێژێکی حکومی باوەڕپێکراو کە مۆڵەتی مانەوەی دوای خوێندنی هەبێت، جگە لەوەی ئەو شتانە ئەکەیت و ئەو خاڵانە ڕەچاوەکەیت، بیرت نەچێت داواکاریەکانی بەڵگەنامەکانی کە کۆیەکەیتەوە بۆ خوێندن لە وڵاتی کەنەدا، بیرت نەچێت بەڵگەنامەی زۆر بەهێز ئامادە بکەیت وەکو یەکەم حیسابی بانکەکەت. جگە لەوەش پشتگیریەکی بەهێز بێنە لەو شوێنەی کە ئیشی لێ ئەەکەیت، یاخود هەڵ یە کۆمپانیایەک یاخود شوێنێک بدۆزیتەوە کە پشتگیریت بکات کە بڵێن ئەم کەسە لەلای ئێمە کارەکات، هەرچەندە کە تۆ ئەچیت بۆ خوێندن و ئەچیت دیپلۆما ئەخوێنیت و ڤیزەی خوێندن تەقدیمەکەین، بەڵام باشترە پشتگیری کارت هەبێت. ئەگەر تەمەنت بچووکە و تەمەنت 18 ساڵ و تازە ئامادەی تاو کردەوە، پێویست ناکات ئەو شتەدا بنیت، کێشە نابێت بۆ تۆ. وەجگە لە هەموو ئەم خاڵانش هەوڵ بیە بیسەلمێنیت کە تۆ دوای خوێندنەکەت ئەگەڕێیتەوە وڵاتەکەی خۆت، هەرچەندە کە قوتابی چوو بۆ کەنەدا نایەتەوە بە دڵنیایی و تۆ کارێک کە دۆزیتەوە هەوڵی تەقدیمکردنی ئیقامە ئەیت، بەڵام باشتر وایە شتێک هەردانیت بۆ ڤیزەکەت لە کاتی تەقدیمکردنی ڤیزە کە بیسەلمێنێ کە تۆیی تۆ بۆ نمونە ئەگەر خێزانداری بەتەنیا تەقدیم کە ئەگەر موکێکت بەناوە یاخود کارێکی باشت هەیە، هەڵبی ئەو شتانە و بەڵگەنامانە ئامادە بکەی بۆ ئەوەی حکوومەت وابزانێت کە تۆ ئەچیتە کەنەدا و دوای ئەگەڕێیتەوە کوردستان. لە ئێستایا ڕێژەی وەرگرتنی قوتابی بیانی بۆ کۆلێژ زۆر کەمە، سەپاسیە، بەڵام هێشتا قوتابی بیانی وەرئەگیرێت. ئەوە نییە بڵێ کە بڵۆک کراوە یاخود تا 2 ساڵی تر بە هیچ جۆرە قوتابی وەرناگیرێت. قوتابی هەر وەرەگیرێت، بەڵام ئەبێت تۆ زیرەکانە مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە بکەیت و کۆلێژێکی باش و شوێنێکی دوور هەڵبژێری کە زۆر قوتابی بۆ ناڕۆ بۆی چانسی وەرگرتنت زۆر باش بێت. هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر لەسەر کەنەدا خواتان لەگەڵ، بەڵام بیرتان نەچێت ئەگەر پرسیارتان هەیە لەژێر ئەم ڤیدیۆ بۆم بنووسن و هەوڵێم وەڵامی هەموو پرسیارەکانتان